هەولێر گروپی موزیکی کوردستان لەگەڵ تیپی کوردستان کۆنسێرتێکیان ساز کرد بە هاوبەشی چەند ژەنیارێک و ژەنیارەکان داوایان کرد کە دەستگیرۆیی لە موزیک ژەنەکان و هونەرمەندان بگیرێت بۆ ئەوەی کە زیاتر بتوانن کۆنسێرتەکانیان بەهێزتر بکەن و سازکردنی چالاکیەکانیش بەرفراوانتر بێت. لە هەولێر گروپی موزیکی کوردستان و تیپی کوردستان کۆنسێرتێکی گۆرانی و موزیکیان ساز کرد. کۆنسێرتەکە لە چوارچەوەی پرۆژەی هێلان بە هاوکاری پەیمانگەی گۆتا بە هەماهەنگی سێڤ گەلەری و فێرگەی فێرمینگە بۆ وێنەی ڕۆژنامەوانی بەڕێوەچوو هونەرمەندانی بەشدار لە کۆنسێرتەکە باسییان لە زنجیرە چالاکی و کۆنسێرتەکانیان کرد و داوایان کرد پاڵپشتی و هاوکاری هونەرمەندان بکرێت بۆی بتوانن بەردەوام بن. گروپی موزیکی کوردستان و تیپی کوردستان پێکهاتوون لە هونەرمەندان و یاخود پێکهاتوون لە هونەرمەندانی شارەکانی هەرێم و هەروەها ڕۆژهەڵاتی کوردستان. دیارە ئێمە وەکو گروپی کوردستان ئەوڕۆ کە هاتووین بەشداریمان کردووە کۆنسێرتێک لە شاری هەولێر لە فێرمینگ. ئەو گروپە چەند ژەنیارێک پێکهاتووە، ژەنیارەکان هەریەکەوت لە شارێکی کوردستان پێکهاتووە. ڕاستی ئامانجی ئێمەش لە پێکەنانی ئەو گروپە چۆن دەڵێ هەریەکەوت لە شارێکە و گروپی کوردستانیشمان دروست کردووە بخۆی پەیامێکی جوانەوە تا کوردستان هەمیشە دەبێت بە یەکبوون و یەکگرتنەوە جوانە. ئێمە تقریبان با بڵین بە 8 مادە بەشدار دەبین ئەو کۆنسێرتە. هیوادارم بەدڵی هەموو لایەک.